سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتدانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ چالاکی شاخەوانانی کورد لەسەر چیای دەماوەند لە تاران قوربانیبوونی 8 کەس لە تەقینەوەی تانکرێکی سوتەمەنی لە سنووری پەرویزخان دوورکەوتنەوەی 50% قوتابیانی گوندی باتکی ورمێ لە خوێندن دەست بەسەرکرانی مەتین حەسەنی و گواستنەوەی بۆ زیندانی بۆکان دۆخی خراپی تەندروستی ئیبراهیم سدیق حەمەدانی لە زیندانی خۆی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی کەنگان درێژەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان کۆبوونەوەی یاریدەرانی بەهداشت و دەرمان لە شیراز درێژەی ناڕزایەتی کرێکارانی پارسواگۆن لە عێراق و 31مین هەفتەی مانگرتنی بەندکراوانی سیاسی دژ بە ئێدام درێژەی هەواڵەکان چالاکی شاخەوانانی کورد لەسەر چیایی دەماوەند لە تاران ڕۆژی دووشەممە 6 خەرمانان کۆمەڵێک لە شاخەوانانی کورد بەسەر چیایی دەماوەنددا لە شاری تاران سەرکەوتن و ڕێزیان لە یادی هەموو شەهیدانی ژینگە گرت بەپێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شاخەوانانی بەشدا لەو چالاکیە ڕێزیان لە یادی ئیسماعیل کەریمی و شەریف باجوور و هاوڕێکانی گرتووە و بە دەستەوەگرتنی تراکت و دروشمی چارەی کۆڵبەری و سوختبەری کوشتن نییە و ئەبێ کێشەی بێکاری چارەسەربێتیان بەرز کردەوە. قوربانیبوونی 8 کەس لە تەقینەوەی تانکرێکی سوتەمەنی لە سنووری پەرویزخان ڕۆژی دووشەممە 5 خەرمانان چەند تانکرێکی سوتەمەنی هەڵگر لە سنووری پەرویزخانی کرماشان تەقینەوە و بۆ هۆیەوە کەسێک گیانی لەدەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان بەهۆی هەڵگرتنی کەپسولی گاز لە تەنیشت تانکرێکی هەڵگری سوتەمەنی لە سنووری پەرویزخان تەقینەوەی ڕوویداوە و 14 تەنکری ئاگری گرتووە. لە ئاکامی و ڕووداوەدا کەسێک گیانی لەدەستداوە و 7 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. دوورکەوتنەوەی 50% قوتابیانی گوندی باتکی ورمێ لە خوێندن بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجیەکان تەنیا لە گوندی باتکی ورمێ زیاتر لە 50% قوتابیان وازیان لە خوێندن هێناوە. بە وتەی سەرۆکی شۆرای گوندی باتکی لەو ئاواییەدا 4500 قوتابی بەهۆی هەژاری بنەماڵە و نەبوونی ئیمکاناتی پەروەردە وازیان لە خوێندن هێناوە. پێشتر قوتابیانی ئەو گوندە ناچار ئەبوون بۆ قوتابخانەکانی ناوەندی و کۆتایی سەردانی مەدرسەکانی شاروێ ورمێ بکەن بەڵام نەبوونی سرویسی گواستنەوە و هەژاری بنەماڵەکان بووەتە هۆی دوورکەوتنەوەیە لە پرۆسەی خوێندن و زۆربەی قوتابیانە لە بازاڕەکان کار دەکەن و یارمەتی بنەماڵەکانیانەدەن. دەست بەسەرکرانی مەتین حەسەنی و گواستنەوەی بۆ زیندانی بۆکان مەتین حەسەنی یەکێک لە بریندارەکانی شۆڕشی خەزەڵەویی ساڵی 98 بە مەبەستی جێبەجێکرانی سزاکەی دەست بەسەر و بۆ زیندانی بۆکان گوازرایەوە. ڕۆژی دووشەممە 5 خەرمانان مەتین حەسەنی بانگێشتی لقی ئیجرایی ئەحکامی شاری بۆکان کرا و پاش دەست بەسەرکرانی ڕەوانەی زیندانی ئەو شارە کرا. ناوبرا کۆتاییەکانی مانگی گوڵانی 1403 لەلایەن لقی سەویەکی دادگای ئینقلابی بۆکان بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ توندوتیژی و تەبلیغ دژی نظام بە 31 مانگ زیندان محکوم کرا. دۆخی خراپی تەندروستی ئیبراهیم سدیق حەمەدانی لە زیندانی خۆی بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دۆخی تەندروستی ئیبراهیم سدیق حەمەدانی بەهۆی نەخۆشی شەکرە و بێبەریبوون لە دەرمان تێکچووە و ئەگەری هەیە پەنجەیەکی دیکەی پای ببڕدرێت. ئیبراهیم سدیق حەمەدانی و کوڕەکەی لەلایەن دادگای ئینقلابی ورمێ بە زیندان و دوورکەوتنەوە بۆ زیندانەکانی خۆی و نەغەدە محکوم کراون. ئەو باوکو و کوڕە لە یەک دوورخراونەتەوە و ئیبراهیم سدیق حەمەدانی وێڕای توشبوونی بە نەخۆشی شەکرە چەند جارمانی لە خواردن گرتووە. پێشتر پەنجەیەکی پای ئەو بەندکراوە سیاسیە بەهۆی بێبەشکردن لە دەرمان بڕاوەتەوە و ئێستا پزیشکەکانی زیندان دەیانەوێت پەنجەیەکی دیکەی پای ببڕنەوە. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی کەنگان کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی کەنگان ڕۆژی دووشەممە 5 خەرمانان دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی سیمانی کەنگان خوازیاری زیادکردنی هەڵدەست پێدانی داخوازیە دواخراوەکان
گەڕانەوەی هاوکارەکانیان هاوکارە لەسەر کاردەرکراوەکان بۆ سەرکار، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی کاری، دابینکردنی ویمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. درێژەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 5 خەرمانان کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ 32هەمین ڕۆژی بەردەوام لە مەیدانی خوڕازگانی ئیسفەهان درێژەیان بە مانگرتندا. کەشاوەرزانی ئیسفەهانی زیاتر لە مانگێکە خێوەتیان لە مەیدانی خوڕازگان هەڵداوە و داوای پێدانی حەقی ئاوی زایەندە ڕوود، پێدانی پارەی گەنم، دابینکردنی پشکی سوتەمەنی، زیادکردنی نرخی گونجاو بۆ بەرهەمە کشت و کاڵیەکان و بڕینی دەستی دەڵاڵەکان لە بازاڕی سەوزی میوە بوون. کۆبوونەوەی یاریدەرانی بەهداشت و دەرمان لە شیراز. بەهیاران و یاریدەرانی بەشی بەهداشت و دەرمانی پارێزگای فاز ڕۆژی دووشەممە 5 خەرمانان لە ئازدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بەهیاران و یاریدەرانی بەشی بەهداشت و دەرمانی پارێزگای فارس بە کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری خوازیاری پێدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی ئاستی هەڵدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، دامەزراندنی فەرمی، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسەنگسازی هەڵدەست بوون. درێژەی ناڕزایەتی کرێکارانی پارس واگۆن لە عێراق. کرێکارانی پارس واگۆنی عێراق ڕۆژی دووشەممە 5 خەرمانان بۆ جارێکی دیکە دەست بە بایەخنەدانی بەرپرسانی شیرکەت بە داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. شیرکەتی پارس واگۆن ڕادەستی وەزارەتی وەزە و ئاستانی قودسی ڕەزەوی کراوە و بەڕێوەبەرایەتی شیرکەت ژمارەی کرێکارێ بە بیانووی دەربڕینی ناڕزایەتی لەسەر کار دەرکردووە و مەزایای کرێکارانی دیکەی و کارخانەیەی بڕیوە. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کرێکارانی پارس واگۆن کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە ئەبن و داوا دەکەن حەقدەستەکانیان زیاد بکرێت، گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان بەکردەوە دەربێت، هاوکارە لەسەر کاردەرکراوەکانیان بگەڕێتەوە سەرکار، ئەمنیەتی پیشەییان بۆ دابین بکرێت و داخوازیە دواخراوەکانیان پێ بدرێت. 31مین هەفتەی مانگرتنی بەندکراوانی سیاسی دژ بە ئێعدام. بەیانی سێشەممە 6 خەرمانان بەندکراوانی سیاسی لە چەندین زیندانی ئێران بەپێی ڕەواڵی سێشەممەی هەموو هەفتەیە دژ بە سزای ئێعدامانیان لە خواردن گرت. بەپێی راپۆرتەکان بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی تارانی گەورە، قەزاڵ حەسار، ناوەندی کەرەج، ئێڤین، نەغەدە، تەورێز، ورمێ، کرماشان، خوڕەماوە، سەقز، ئەردەبیڵ، عێراق، شیراز، ئیسفەهان، ئەهواز و مەشهەد بۆ 31مین هەفتەی بەردەوام دژ بە ئێعدامی بەندکراوان لە ئێران مانیان لە خواردن گرت. هاوکات زوو نوێنەری پارلەمانی ئیتالیایش پەیوەست بە کارزارینا بۆ ئێعدام بوون و پشتیوانی خۆیان لە بەندکراوانی مانگرت و لە زیندانی کۆماری ئیسلامی دەربڕی. دەستبەسەرکردنی 6 ماڵدزراوی شیرکەتی ڕەزایەت خودڕۆ لە قەزوین. بەپێی راپۆرتەکان 6 ماڵدزراوی شیرکەتی ڕەزایەت خودڕۆ پاش کۆبوونەوە لە بەردەماڵی بەڕێوەبەرانی شیرکەت لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر کراون. شەوی یەکشەممە ماڵدزراوانی شیرکەتی ڕەزایەت خودڕۆ لە ناڕزایەتی بە وەڵام نەدانەوەی بەرپرسانی شیرکەت لە بردەم ماڵەکانیان کۆبوونەوە ناڕزایەتیان دەربڕی. بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و 6 کەسیان بە ناوەکانی ئومید ئیمام قولی، عەلی حەقیقەت، رامین ڕەحمانی، نیما تاهرخانی و ڕەزا تاهرخانی دەست بەسەر کرد. کوژران و برینداربوونی 3 سوخبەر و 2 شارومەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوو 5 شارومەند و سوخبەری بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە شارەکانی ڕاسک و سەراوان کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ بەیانی شەممە 3 خەرمانانی 1403 2 شارومەندی بەلوچ بە ناوەکانی سوهیل سپاهی تەمەن 22 ساڵ و ئەحمەد سپاهی تەمەن 20 ساڵ لە شاری ڕاسکی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بریندار بوون. ڕۆژی دووشەممە 5 خەرمانان 3 سوخبەری بەلوچ لە شارەکانی سەروان و ڕاسک لە کاتی هەڵاتن لە دەست مامورانی ڕژیم بە تەقەی ڕاستەوخۆ کوژران و بریندار بوون. و دوایین هەواڵ خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە سوئێد و ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەممە 5 خەرمانان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتوو سوئێد و
ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی کۆبوونەوە خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدام بوون. بەپێی راپۆرتەکان ئێرانیان یازادی خواز لە شاری ستۆکهۆڵم کۆبوونەتەوە و ئەوەی ڕای حمایەت لە بەندکراوانی سیاسی مانگرت و لە ئێران بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی خوازیاری هەڵوەشاندنەوەی سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. لەلایەکی دیکەوە ئێرانیانی ئازادیخوازی شاری سەندیەگۆی ئەمریکا لە کۆبوونەوەیەکدا یادی قوربانیانی سەرکوتی کوڕژیم لە شۆڕشی ژینایان بەرز ڕاگرت و خوازیاری سزادانی بەرپرسانی ئەمنیەتی و قەزایی کۆماری ئیسلامی بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.